بەمبەستی تەبادولی بازرگانی زیاتر، بەمبەستی مابرەی ڕخسانی هەلیکاری زیاتر لەسەر مەرزەکان، لەسەر هاتوچۆی هاوڵاتیان، لەسەر نردنی برینداران بۆ چەکی کیمیایی بۆ وڵاتی کۆماری ئیسلامی بۆ کارێ بکات کە کۆماری ئیسلامی ئێران هەڵەبجە ڕێزێکی تایبەت و پێگەیەکی تایبەتی لە دڵی جمهوری ئیسلامیا هەیە. ئەمەش پێویستی بەوە هەیە لە ڕووی پراکتیک بە عملیکردن لە بواری ئابووری و لە بواری فەرەنجی و لە بواری کولتوری هەموو ئامادەجی و هەموو بابرین کار ئاسانییان بۆ پارێزگای هەڵەبجە بۆ سەرجەم شار و شارشکانی ئەم پارێزگای دەبڕی. هیوادارین سەردانێکی پڕخێر و بەرەکەت بێ. روابط جمهوری اسلامی ایران با اقلیم کردستان، سلیمانیه و حلبچه روابط ممتازی است. پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان سلێمانی و پارێزگای هەڵەبجە پەیوەندیەکی تایبەتە بێوێنەیە. زمینه‌ها و فرصت‌های زیادی برای گسترش روابط در ابعاد مختلف سیاسی، تجاری و فرهنگی وجود داره و زمینه و هەلێکی زۆر و لەبار بۆ پەرەپێدانی پەیوەندی سیاسی و بازرگانی و تجاریەکان و ڕۆشی بیرەکان لە نێوان هەردوو لابوونی هەیە. در گفتگوهایی که با جناب آقای استاندار و رئیس محترم اتاق بازرگانی و اعضای اتاق بازرگانی داشتم، اعلام آمادگی کامل خودمون رو داشتم برای تسهیل روابط تجاری بین جمهوری اسلامی ایران و استان حلبچه. لە گفتوگاکانمانە کە لەگەڵ بەڕێز پارێزگار و ژووری بازرگانی و ئەندامانی ژووری بازرگانی هەمان بوو، ئامادەی خۆمانمان دەربڕی بۆ هەر جۆرە ئاسانکاریەکی بازرگانی لە نێوان کۆماری ئیسلامی ایران و هەرێمی کوردستان و ایران. و مایه خوشحالی ما خواهد بود که کمکی بکنیم در مسیر ارتقاء جایگاه واقعی حلبچه در زمینه‌های مختلف. و البته مای شانازی ئێمە کە یارمەتی دەربین بۆ ئەوەی کە پێگەی هەڵەبجە بگەینە ئەو پێگەی کە شایستەیەتی. روابط ما با حلبچه با توجه به نزدیکی جغرافیایی، طول زیاد مرزهای جغرافیاییمون و زمینه‌های مختلف روابط تجاری و اقتصادی میتونه روابطی بسیار بالاتر از وضعیت فعلی باشه. بله، پەیوەندیەکانمان لەگەڵ پارێزگای هەڵەبجە بەڕەچاوکردنی ئەو سنوورە زۆرە یان ئەو مەرزە زۆرانەی کە لە نێوان ئێمە و پارێزگای کۆماری ئیسلامی ئێرانە هەیە ئەبێتە زەمینەیەکی لەبار کە ئەو پەیوەندیانەی کە ئێستا هەمانە لە ئاستێکی زیاترا بێ، یعنی ئەم ئاستەی کە هەیە بەرز بکرێتەوە بۆ ئاستێکی باڵاتر. معتقدیم که ارتقاء روابط به ویژه در روابط تجاری و اقتصادی با حلبچه به نفع هر دو ملت خواهد. ئێمە بڕوامان وایە کە بەرزکردنەوەی ئاستی پەیوەندیە بازرگانی و ئابوووریەکان بە سوودی هەردوولا ئەبێت. از این منظر سرکنسولگری جمهوری اسلامی ایران در سلیمانی آمادگی کامل خودش رو برای تسهیل این روابط اعلام می‌کنه. و لەم ڕوانگەیەوە سەرکنسۆلگەری کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی ئامادەی خۆی ڕاگەیەنێ بۆ هەر جۆرە ئاسانگاریەک لەم بوارەیە. در مورد بحث بازگشایی مرزهای شیخ سله و شوشمی، دولت جمهوری اسلامی ایران آمادگی خودش رو اعلام کرده. کۆماری ئیسلامی ئێران ئامادەی خۆی دەربڕێەوە و ڕایگەیاندووە کە ئەو دوو مەرزە مەرزی فەرمین، مەرزی پشتە و شۆشم. و مذاکرات ما با دولت عراق و دولت اقلیم در این خصوص ادامه داره. و گفتگوکانمان لەم بابەتەیە لەگەڵ هەرێمی کوردستان و بەغایە عێراقا بەردەوامی هەیە. رسمی شدن این مرز و رسیدن به سطح استاندارد یک مرز بین‌المللی قطعا نیازمند یه زیرساخت‌هایی در هر دو طرف مرز هست. و بە فەرمی بوونی ئەم مەرزانە و بەهێزکردنی ئەم مەرزانە بە دڵنیایی پێویستی بە دروستکردنی ژێرخانێکی بتەو هەیە لە هەردوو ڕۆ. امیدواریم این زیرساخت‌ها در هر دو طرف مرز در اسرع وقت انجام بشه. دوادارین ئەم ژێرخانانە لە زووترین کاتا لە هەردوو لای سنوورەکانەوە ئەنجام بدرێت. و بازگشایی رسمی این دو مرز ما شاهد توسعه روابط بین ایران و اقلیم و ایران و حلبچه و لەگەڵکردنەوەی ئەم مەرزانە بە شێوەیەکی فەرمی هیوادارین کە بینەری گەشەپێدانی هەڵەبجە و ئەم ناوچەیە بین. در گفتگویی که با جناب آقای استاندار داشتیم، من اعلام آمادگی کامل جمهوری اسلامی ایران رو برای کمک به طرح‌ها و پروژه‌های توسعه‌ای در حلبچه اعلام کردم. من لە گفتوگەکانمە لەگەڵ بەڕێز پارێزگاری هەڵەبجە ئامادەی خۆم دەربڕیەوە بۆ هەموو ئەو پرۆژە توجاری و بازرگانی و بەرهێنانەی کە لە هەڵەبجە ئەنجامەدرێ کە ئێمە ئاسانکاری بۆ بکەین. منطقه آزاد میتواند یکی از این پروژه ها باشد. دروستبوونی ناوچەی ئازاد ئەبێ ئەکرێ یەکێک بێ لەو پرۆژانە.